ئەم کاتە هەموو کاتێکتان باش لێوارە 24 بۆ کۆمەڵێک بڕگەی سەرنجڕاکەشەوە دێنەوە خزمەتیەوەی ئازیز لەگەڵمان بن. لە ئامەد خواست لەسەر شیرینی گولەج زیادی کردووە. فەرهەنگی دەستەواژەی ئینگلیزی کوردی بە خۆڕاییدا ڕەش دەکات. لە 5 نەمامدا 100 جۆر نەمام و گوڵ و درەختی موتوربە کردووە. قشلە یاکرەیەکێکە لەو بینا کۆنانەی کە دەکەوێتە سنتەری یاکرەی کۆن. ئەم بینایە شوێنەواریە لای هاوڵاتیان یاکرێ گرنگیەکی زۆری هەیە و شەوانە بۆ کات بەسەربردن لە ژێر دیواری قشلەکە کۆ دەبنەوە، بە تایبەت لە شەوانی مانگی ڕەمەزان کاتێکی خۆش بەڕێ دەکەن. اف قشله یا کەونە ڕاستی خۆشیم نەخۆشیمای تێدا دیتی خۆشیە توێ ئەوان مثلا شەوێت ڕەمەزانە ئەف عالەمە و عەشیرەتەنە و خڕ بە دەرکی قشتە خڕبەت بن یە بێ جایکی ئەو کە عالەم خڕ لێت بەتین ئەم دەور و بەرێتەوەگرە خڕ هەتە نەیدە دەرکا قشتێ کانەمە نەهاتنە بۆ ژەڕی. حريصا كي لا يضيع أخشى أن يستاء الناس من رؤية أحتفظ بالحساب. بدر قشري يوم مشهورة أكو مثلا قلاطة هبليري مركزي أوكري أكو إكنيات لأن هبليرة تنتشر من قلاطينو بجد شو ما هبليري أوكريش نسبة مركزي أوكري قشلة أوكري قديمة قالك وجهمو عالم دردور خربت خاصة رمضانونية. از بخول أوروبا جيم 26 ساعة لهولندا ما لهولندا وبريطانيا بس أنا اللي بيم بتزيل هذا اللي بقول بتزيل جيم ناحية سوريا هم الروجين ما بدر كاقشلي حسب قص نعطي معاكري بس بدر كاقشلي وقت الزماني ستينات أو سبعينات أو باو بيني ما تعرني إلا بحسب بدر كاقشلي عنك إذا بدر كاقشلي طعمك وعطي ده طعم وش ستشتني يعني فرق بيت عاكري نيت بدر كاقشلي يعني حسب كنا عايز عاكري. خەڵکانێکی زۆر هەن بێ ئەوەی خۆیان ئاگاداری بن تووشی کەم خوێنی بوون بە تایبەت ئافرەتان ئەم نەخۆشیە هەرچەند زووتر هەوڵی چارەسەرکردنی بدرێت مەترسی سەر ژیانی نەخۆش کەمتر دەبێتەوە. پێویستە ئەو ڕۆژوگرانی تووشی کەم خوێنی بوون زیاتر ئاگیان لە ژەمە خۆراکیەکانیان بن و گوێی ڕایەڵین ڕێنمایە تەندروستیەکانی پزیشکان بن. کەم خوێنبینی ئەوە ڕێژا هیموگلۆبینی خینێدا کێبتر بیت ڕێژا نۆرمال هەر کەسێکی چ ئافرەت بیت چ زاڵان بیت ڕێژەکە دەستنیشانکردی هەیە یا هیموگلۆبینی خینێدا بۆ پیاوی بۆ زاڵامی لازم 13 غرامە پێردەسی لێتەر کەمتر نەبیت و نسبەت ئافرەتێ ژینکێ لازم 12 غرامە کەمتر نەبیت. هیم خوێنبینی دیار کرد دزی واسیت ئەو کەس دزی واسیت شولێکی سیڤیک بێت دێ شعارێکە بێژیت ئەس واستیم ڕێڤە چونەکە کورژی بیت نەشی مرۆڤێکی نۆرمال بیت واستیت
ئەvê kêmxînbûnî hey zeratiyeka leşî hey heker kêmxînbûnî ya dijwar bît gelek bît dulqotaneka zêde de bû çê bît bênawî de tang bît neşe şevî ihtimala binivît me sê corê kêmxînbîniyê heyn me hey ya dijwar heker hemoglobîn nizba wî şeşê kêmtir bît heker şeşê heta nehê em bêjîne ev kêmxînbîna navincî ye û heker me hebîş nehê heta duwazê nehê heta sêzdê ev kêmxînbîniya em şên bêjin dereceka ya kêm e ya xefîf e Li vî haletî kêmxînbînî bû dereca xefîf ne hemoglobîn nehê heta sêzdê bît bi zalamî nehê heta duwazê bît ev de şêt roj ya xwe bigirît bes şertekî lazim xarnawî ya baş bît ew kerestê pêdivî bۆ çêkirina hemoglobînî bû xînê têde hebin sebebekê reîsî muhîmê hey kerestê asînî kêm bît leşî de ev kerestê asînî pitiriyê em şên bêjin berhemê giyanewerî de heyn wekî goşt de goştê sora yê heywanî bît goştê mirîşkê da bît evet muhîmin heker em çîne nizbet yê nebatata em şên bêjin xedrawatê an baqoliyata da yê mişe hey nîskê de başê hey fasoliyê de hey baqilkê de hey bû çekît gelek muhîm e lazim vexarina sewaîla li van heletat mişe bît بۆ ئەوێت کێم خوێنبینی هەبێت بۆچی چونکە ئەسلان وقتی بیتە ڕۆژی و دنیا گەرم بیت و ساوایی لەشیدا یان ئەف لەشیدا کێم بیت دژوارتر لێت کێم خوێنبینیەوەی وەکی گەلک ڤەخارنەتوی زێدە بن شربەتێت سروشتی بن یت فێقی بن ئەوە تێدا زێدە بیت لێ باشتر بیت بۆ ئەوی ئەوێت کێم خوێنبین هەبێت لازم ئەو خارنەوە ڤەخارنە نەخۆنەوێت بینە سەبەب یان ئەگەری کێم وەرگرتنا kerestê asînî rîvîka da wekî çay e meşrobat em şên bijîn vexarnê dixwazîne Coca-Cola bin û kofî ev cora lazim kêm bête wergirin çunki ev hemî bine egerê kêm wergirtina kerestê asînî rîvîka û em şên bijîn çi tişt heye zêde ket wergirtina kerestê asînê rîvîka da ev tirşatîne شربت ترشاتي من ليمون بيت برتقال بيت ولو دمه ناري بيت قصب يوم مهمة نسبة ترشاتي زيادات كانت المعدة ديان الريفيكا ده بورقتنا كالساسين دي باشتر جوتیارێکی هەڵەبجە لە 5 نەمامدا زیاتر لە 100 جۆر نەمام و گوڵ و درەختی متربە کردو سەرکەوتوو بووە لە کارەکەیدا ئەوەش دەتوانێت ژمارەی پێوانەی بێت لە زۆرترین متربەکردنی نەمامی سەردار و وەکو خۆی دەڵێت ئامانجیەوەی لە کەمترین زەوی زۆرترین جۆری بەرهەم بەدەست بهێنێت من حەز و خولیام ئەوەیە بگەڕێم بە شوێن تازەگەریە بەڵێ بۆ نمونە هیوا هەیە جوتیاری وایە باغداری وایە نیو دۆنم عەرزیەیە حەزیشەکە هەموو نەوعە بەروبوومی هەبێ بەڵام ئێستا من دەوری 40 جۆرم داوە لەم دارە بەهەیە خۆ ئەگەر ئەم 40 جۆرە یەکەیەکە بیناژین 120 مەتر جێگەی کوردستان عەرزی کوردستان ئەگرێ بەڵام من هەڵساوم کۆم کردوتۆ لە یەک بستا ئەگەر سێرێ بکەی 20 سانتیم شوێن 20 سانتیم خاکی کوردستانم داگیر کرۆ بەس 40 جۆر بەروبوومی لێ بکەرەوە ئەگەر سێرێ بکەن خۆتان ئەمە سێوی ترشە ئەگەر سێرێکی ئەم لا بکەی ئەمە سێوی زەردە ئەگەر سێری ئەمە بکەمەیان گوێزە بەڵام تۆزێک زەعیفە ئەو گوێزە بە زماوەیەکی ئینشاءڵڵا دوو پاتێکەین و ئەمە لە 100% نەجاحەتی هەبێ تقریبا 100 جۆر بەروبووم 100 جۆر میوەم لەسەر 5 دار متروبە کردووە ئەگەر تەسویرەکە بیگرێ 1 و 2 و 3 و 4 و 5 تقریبا 100 بۆ 120 جۆرم لێداوە ئەوەیان حەڤە جۆرە ئەگەر سێرێکی بکەین ئەمەیان پارساڵ لێم داوە ئەمەیان پارساڵ لێم داوە خۆتان بیبینن ئەوە لارم کردوەوە بۆ ئەم دیو ئەمانیان تقریبا 14 جۆرە هی ئیمساڵە ئەمە 1 ئەوە 2 ئەوە 3 ئەوە 4 ئەوە 5 ئەمە 6 ئەمە 7 ئەوە 8 ئەوە 9 ئەوە 10 11 12 13 14 15 16 جۆرم داوە لەم دارەیان بە کۆی گشتیەکە ئەم 5 دارە تقریبا 100 بۆ 120 جۆرم لێداوە
4 دانە ساڵە بۆ 5 ساڵە ئەم دارم خزمەت کردووە بە مەبەستی ئەوەی 40 جۆر یا 30 جۆر بەروم بۆ ئەنجام بدا ئەگەر سێرێ بکەی قاچی مناڵێک زەعیفە لەگەڵ قاچی گەورەیەەکە من ئەم دارم 5 ساڵ عمر پێ تێپەڕانووە لەبەر ئەوەی لقی زیاتر وەرگرم و بنی ئەستور بێ و ڕەگی ئەستور بێ ئەم جۆرانم بۆ ئەنجام بدا و بە ئیزنی خوا ئیتر لە مەولا من ئیشی زیاتریەتە سەرشانم بۆ ئەم جۆرەیان وەکو چەتری ێنمۆ بۆ ئێرە ئەم جۆرەیان کە هینگی دنیای ێنمیۆ بۆ ئەملا نایڵم تێکەڵ بن ئەم جۆرەیان کە سێوی سەوزە ێنمیۆ بۆ ئەملا ئەم جۆرەیان کە گوڵە بەجیایانمی بۆ ئەولا ئەو جۆرە کە هەرمەیە بەجیای بم بۆ ئەولا ئەو جۆرە کە گۆیژە بەجیای بم بۆ لایانی تەوزی یەکەم لەسەرۆکو چۆن باز لەوەکەم دارەکانمان با چەتری بێ ئەمانیش ئەمە هیچ هینێکی تیانە بڵێ وڵا بەخێوی ناکە گریمان ئەم لقە هەر لقی بەیەکە بوو جابا بەهێنە بێ هەرمێ بێ ئەم لقە گریمان لقی شتێکی تر بوو قەچەکە با ئەم جارە گۆیش بێ ئەم لقیان گریمان با ئەم جارە هینگی دنیا بێ هیچ لە مەسەلە ناگۆڕێ بەڵام ئەلمویم من بنی دارەکەم ئەستور کردووە ڕەگیم چالا کردووە لەبەر ئەوەی 40 جۆر بۆ 30 جۆر بەروومم بۆ ئەنجام بدا لە مانگی ڕەمەزان ئامادەکاری زۆر بۆ دروستکردنی شیرنەمەنی دەکرێت یەکێک لەو شیرنەمەنیانی وەک میرات بۆ شاری ئامەد ماوەتەوە شیرینی گولەچە کە بە سەرەکیترین شیرینی مانگی ڕەمەزان هەژمار دەکرێت بۆ دروستکردنی ئەو شیرینیە شیر و شەکر و گەڵای گولەچ و کاکڵەی فستەقی پێویستە و دروستکردنیشی لێ هاتوویەکی زۆری دەوێت Di meha Remezanê de bi qasî amadekariya cûreyên xwarinan, amadekariyên şîrînahiyan jî tê kirin. Lê li Bakur û Tirkiyeyê şîrînahiyeke taybet a meha Remezanê heye û wekî şîrînahiya herî sivik tê zanîn. Gulaçî serdema Remezanê wekî mîrattema ye û li Diyarbekirê jî şîrînahiya sereke ya Remezanê ye. Ji bo çêkirina gulaçê şîrê bi şekir, pelên gulacê û kakilên fistiqan pêwîst in. Hostê Yavuz Çalış şîrek û kelan diye berî sêniyan dide. û her carê parçeyek pelê gulaçê di nav şîrê kelandî de şil dike û di sêniyeke din de bicih dike. Hostê Yavuz Çalış dibêje, heger şîr sar be dê pel hişk bimînin û zêde kelandî be jî dê bibe hevîr. Ji ber vê jî pîvana şîrî hûrgiliya herî girîng e. Ji bo gulaceka baş, gulaca heqî lazim e. Hinîk fabrika gulacê çêdikin, ji buğday çêdikin. Ama bir ji Mısır çêdibe, nişasta çêdibe genelde. Ji Osmanlı wextê derin baş dema Osmanlı hetaneka padişah tevekê viya çêkiriye. Piştî tebeqeyek pelên gulacê li bin sêniyê tê danîn, 5 deqe navber tê dayîn ku pelên gulacê û şîr hevû din bikişînin. Piştî vê navberê kakilên fistiqan li ser tê reşandin û piştî reşandina fistiqan, cardin pelên ku di nav şîrî de tên şilkirin, li ser fistiqan tên bicihkirin. Piştî tebeqeya dudiyan jî tekûz dibe, ji bo ku gulaç hevû din bikişîne, saetek tê rawestandin. Piştî ku ser şîrînahiyê jî bi fêkî û fistiqan tê xemilandin, ji bo sofreyên fitarê amade dibe. Xwediyê kargeha şîrînahiyê Kutbettin Eren dibêje, eleqeya ji bo gulaçê baş e. Li dema mirov salên borî û îsal dide berhev, karê şîrînahiyê bi gelemperî ji ber qeyranê kêm bûye. İsal, par, pêranan bifikirin, her sal kêmanî ketiyekê. Sal bi sal kêmanî kiriye. A îsalî taybet zaf kêmanîkî pir mezin ketiyekê. Ew jî ji ekonomiya Tirkiyeyê Di meha Remezanê de ji bo gelek mirovan şîrînahî bi qasî cûreyên xwarinê jê negere. Lê ji ber ku di salên dawîn de Remezan rastî germa havînê tê, beşeke girîng a civakê şîrînahiyên sivik tercih dike. لە نامیلکەیەکدا 265 ڕستە و دەستەواژەی گرنگی زمانی ئینگلیزی کردووە بە کوردی و بە دیاری پێشکەش بە هاوڵاتیانی دەکات. ئەم مامۆستایە بەناو بازاردا دەگەڕێت و لە جیاتی کڕینی جلوبەرگ و خواردەمەنی زانیاری پێشکەش بە خەڵک دەکات و بەو هیوایە ئەوانش سوودی لێوەربگرن. ئەوە 265 ڕستەی زۆر با و بەکارهاتوو ئینگلیزی و کوردیە دەتوانێت سوودی لێ ببینی
عليرة إنجليزية كم جالس بس تاخذ يلا بخير بس السلام هو بدياري كردستان واحد سسبنس رستي زور باو وكان زمان إنجليزية من ناوم هفال عليا مامۆسای زمانی ئینگلیزیم بەردەوام خولم هەیە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی و چەندان سیمینارم پێشکەش کردووە لەسەر زمانی ئینگلیزی و هەروەها چۆن مێشک بە باشترین و ئاسانترین شێوە ئیش دەکات بۆ وەرگرتن و پاراستنی زانیاری. ئەم ئیشێکە کردومە پێک هاتووە لە 265 ڕستە و دەستەواژەی زۆر باو و بەکارهات و گرنگی زمانی ئینگلیزی کە ڕستەکەم بە ئینگلیزی نووسیوە لە بەرامبەریشیدا کردومەوە کوردی بۆ ئەوەی هەموو چین و توێژە جیاوازەکان بتوان سوودی لێ ببینن و خوێندکاران دەتوان سوودی لێ وەرگرن یان کەسێک ئیشی بازرگانی دەکات دەڕواتە دەرەوە دەتوانێت سوودی لێ وەرگرێ واتە هەر کەسێک دەتوانێت سوود لەم ئیشەی من وەرگرێ کە کردومە کە 265 ڕستەی زۆر باو بەکار هاتووی زمانی ئینگلیزیە وەکو دیاری بۆ هەموو کوردستان کردومە پشتیوان بەخوای گەورە ئێستا لە ڕانیەوە لە شارەکەم دەستم پێ کردووە هەموو کوردستان دەگرێتەوە ئەم ئیشە و بە دیاری دەیبەخشم بە هاوڵاتیان. کۆمەڵێک دەستەواژە و ڕستەی بە سوودی زمانی ئینگلیزی وەرجێڕانی بۆ کوردیە بەکاردێ مەسەرەن بۆ هەموو بوارێکی ڕۆژانەی ئەگەر سەفەری وڵاتێکت کرد یان ئەگەر سەفەری وڵاتێکشی نەکرد بۆ خوێندکار و بۆ ئەو کەسانێک گە پێداویستیان بە زمانی ئینگلیزیە شتێکی باشە و دڵنیام سوودێکی زۆری دەبێ وەک بۆ خۆم چۆن لە پێشتر لە پرۆژەکانێکی سوودم بینیوە ئەمەشی دڵنیام شتێکی باشە و سوودێکی زۆریشی دەبێت بۆ هەر کەسێکی ئەگەر بێوێت فێری زمانی ئینگلیزی بێت. گۆرانی گوتن لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت بۆ خانمان جۆرێک سەرکێشیە. پەری عەلیزادە خانمێکی ڕۆژهەڵاتی کوردستانە و هەر لە منداڵیەوە خولای گۆرانی گوتنی هەبووە کەچی بەهۆی ئافرەتبوونی ڕێگەی دەرخستنی هونەرەکەی پێنەدراوە. ئەم خانمە دەنگ خۆشە بۆ کوردستان 24 باس لە ژیانی خۆی دەکات و دەڵێت من خولیای گۆرانی گوتنم هەیە و دەستم پێ کردووە و ناشوەستم. پەری بۆ یەکەم جار کلیپەکەی پێشکەش بە کوردستان 24 دەکات. ناویم پەریە سندێ مژی ئەز متولد 66م 32 ساڵ عمرە منە ئەوە 15 ساڵە ئەز شۆلە موسیقیە رامە بۆچمە انتخاب کە شۆلە موسیقیە چون مگەلێکی علاقە بێ هەبوو با اینکە مثلا نەدهێلانژی ئەز بێژم مخالفون چه ئەطرافەمە چه جەماعەت چه مثلا خانوادامە هەمی مخالفون کە ئەز بێژم ولی بدلی خو به علاقه خو موسیقی خو ادامه دا نهاجی مکلیبک درخستیه او کلیب آخرجی متازه درخستیه شعرها که ما چگیا و یعنی ما بخوا درخستیه او شعرها آن خود زانان سر عمرچوی مگوتیه سر انسانیتیه سر مروفتیه از دخوازم یعنی از دخوازم سر دنیای را یعنی انسانیتی هبه معظم کشکتی هبه ایدی بس تا کنگی ظلمه بکشین تا کنگی که جمع جنن من ظلمه بکشینن از نخوازم ایدی ظلمه ببینن فقط از خوازم انسانیتی هبه او شولامجی او کلیبامجی فقط به خاطر یا اینکه
یا اکثریت ناف دا انساناتی هیا ایدی عمر چوی ایدی عمر جارگی انسان جارگی دایگی دی دنیای انسان خب ده جارانی نای دنیای جارگی انسان دی دنیای از فقط دخوازیا من اوه حتی نیکو روژا مرنه از دخوازم انساناتی هبه از دخوازم ظلم و ستم چه نبه بخصوص ما جنارا یعنی ما گجارا بدبختی چه نبه موسیقا کردی بستگی به میر و جن چنینه یعنی انسان که وقتی که علاقه له بید موسیقی چه جن و چه میر به اگه واقعا علاقه هبید بستشید ادامه برد چه جنک به چه میریک به اصلا فرق چنینه درسته جنک را گلگی سخته گلگی بخصوص مثلا جامعه ایرانی را گلگی سخته جامعه ما کردار گلگ سخته ولی اگر تلاش بگه و که انجام بره موسیقی آخه دشید ادامه بره خدای هلبستا منا دیجی ما بخود اخس که دیسا او هلبستا مجی سه مواد مخدره سه جهیل ما نهانه چه گج بین چه گربن چه جهال بین از دبینم دا نها مثلا جهیل ما نها چه گجگ بین چه گرد بین کتنم خد مواد و خد خلافی و از ویاد خوازم درسته از نه مثلا انسان اگه معظانم از بیجم یعنی از بشیم وانا حمیه را بیجم ولی از دشیم تنها به هنر خود کارم به دنگی کم از خواهی شواندگم جاهل نو کچک نو عزیز نو دای نو باب نو اولاد خش شاربن او نه عزیزن چه وقتا نهیرن زاروگی و چه وقتا تنه ببینن که هرن دکنه خلاف یان هن دکنه کار مواد مخدره بەرگە و بابەت ئێوارە 24 ئەمڕۆمان پێشکەشکردن تاسبەی ئێوارە ئاسوودە بن.